بناوی خوی گوره و مهربان خوشک و برایانی خوشویستم اوالانی برز زور خوشحالم که امرو لگله و کودم و شاری سلیمانی شاری قهرمانان و بمبونه و که املا مانگی ایلول داین پیروزبایه کی گرم آراسته هموتان کم و بونه یادی شورش ایلولی مزن شورشی نتویی و شورشی درست کردنوی تاکی کرد شورشی درست کردنی بروا بخوبون بو تاکی کرد خوشویستان سلیمانی و پارتی و بارزانی لیک جانا کرنوا پارتی خاونی هزارها شهیدی قهرمانی هم نوچه خوینی او شهیدانه امانته کی قرص و پیروز بگردنی پارتی ها پارتی خاونی هزارها شهیده لم دوره جا چه شهید چه سرکرده چه قهرمانانک بویما سلیمانی مانای خوی هیا سلیمانی او شاره که جنابی شیخ احمدی بارزانی و ملا مصطفی برای خانواده کیان لباوش گر لچلکان و لسال 1943 لسلیمانی و جناب بارزانی گرای و بوناوچه بارزان به پشتیوانی و کومکی شیخ نمر شیخ محمودی نمر پارتی خاونی میجوی کی رگ دا کتا و لسلیمانی لبرا و جاری کی ترایلیم و سلیمانی و پارتی و بارزانی هرگیز و هرگیز لیک جانا کرنوا سلیمانی او شاره که لسال 1963 دا درسی به دکتاتوران دا درسی به زعیم صدیقی تاوانبار دا قبولیان که رولکانی سلیمانی زنده بچال بکرین بلام یک قصه خرابیان برانبر با بارزانی نکرد اما بر روح قرزاری سلیمانی خوشکو برانی خوشویست چند روز اکمان ما و ابو هلبجاردنه کی چاره نوساز هلبجاردنه کی یک جار زور گرنگ که اویش لروژی 21 امانگه هلبجاردن دکره و دعواتن لیدکم
پابندی رهنمایەکانی کۆمسیۆنی هەڵبژاردن بن. هەموو یاساکان ڕەچاو بکەن حتا ئەگەر استیفزازی ئێوەش بکرێ وەڵامی کەس نەدەنەوە. ئێمە دەمانەوێ هەڵبژاردنێکی بێگرفت، هەڵبژاردنێکی بێگەرد ئەنجام بدرێ و داوامان کردووە هەرچی ژمارەی زیاتری چاودێری بیانی و بێلایەن بێن چاودێری ئەم هەڵبژاردنە بکەن بۆ ئەوەی کەس نەتوانی تانەی لێ بدات و بۆ ئەوەی ڕازگۆیی خۆی لەدەست نەدات. بۆیە جارێکی تر داواتان لێ دەکەم ڕێنمایەکانی کۆمسیۆنی هەڵبژاردن پەیڕەو بکەن و لەبەر چاوتان بێ. داواکارم هەموو خەڵکی کوردستان ڕۆژی 21 ئەیلول بچن بۆ سەر سندوقی دەنگدان بە تایبەتی هەواڵانی پارتی. خوشک و برایانی خۆشەویستم، داواتان لێ دەکەم خۆتان و کەس و کارتان ئەو ڕۆژە بچن بۆ سەر سندوقی دەنگدان بۆ ئەوەی ئەو دەرفەتەی کە تا ئێستا بۆ ئێمە نەڕوخساوە خزمەتی ئێوە بکەین، ئەو دەرفەتە بڕەخسێت و بتوانین وەکو ئێمە دەمانەوێ وەکو حەقی خۆتانە خزمەتی ئێوەی خۆشەویست بکەین. مهم لە هەمووی گرنگتر ئەوەیە لەم هەڵبژاردنەدا کوردستان سەرکەوێ و ئینشاءالله سەردەکەوێت. هەواڵانی خۆشەویست، من نەهاتووم بۆ سلەیمانی داواتان لێ بکەم دەنگ بەکێ بدەن، چونکە من دڵنیام ئێوە لە هەموو کەس باشتر ئەزانن دەنگ بەکێ ئەدەن و دەنگ بەکێ بدەن لە بەرژەوەندی ئێوەیە. بەڵام من هاتووم بۆ ئەوەی پڕ بەدڵ سپاس و پێزانینی خۆم پێشکەش بە ئێوەی بەڕێز بکەم بۆ خوڕاگریتان، بۆ وەفاداریتان، بۆ دڵسۆزیتان. من زۆر چاک ئاگادارم و ئەزانم ئێوە چ گوشارێکتان لەسەر بووە و چ نەهامەتیتان دیوە. بەڵام ئێوە ڕێبازەکەتان بەجێ نەهێشت. ئێوە نمونەی فیداکارین، ئێوە نمونەی تێکوشەری ڕاستەقینەن. من هاتووم پێتان بڵێم ئێوە مامۆستای کوردایەتین و لە ئێوە فێر دەبین کوردایەتی چۆنە. بەڕاستی ئێوەن پارتی خاوەن مەبدە، ئێوە مەبدەین و لە ئێوە فێرە بین چۆن وەفادار بین بە پارتی و بە بارزانی. ئێوە خاوەنی ئەم حیزبن. ئێوە خاوەنی ئەم حیزبن. جارێکی تر داواتان لێ دەکەم هەڵبژاردنێکی لەسەرە خۆ ئەنجام بدەن، وەڵامی استیفزازی هیچ لایەنێک نەدەنەوە. ئێوە خەریکی
خباتی خوتان بن بم روشت برزی که هتانه و چند روزه که ما و او وقت گلی کردستان بریاری خوی داتن و هموشمان ملکتی بریاری گلکه خومان دبین. اما بلین با کس نادین اوتان بوده کین و امتان بوده کین. اما با همون خلقه گلین تماشا بکن چمان بو کردون و هشتان زوری شما و کبوتان کین. هشتان ریگا کمان دوره ارکی پارتی ارکی پیروز و قرصه بەڵام من دڵنیام بە هیمەتی ئێوەی تێکوشەر و قارەمان بە دەست و بازووی ئێوەی خاوەن مەبدە و بیر و باوەڕ هیچ مستەحیلێک نییە لە ڕێگای ئەم حیزبەدا. لە کوتاییدا من نامەوێت زیاتر لە بەرەم هەتاوە و ئەو گەرمایە ڕاتان گرم جارێکی تر سڵاوی بێپایان بۆ ئێوەی خۆشەویست سپاس و پێزانینم بۆ خوڕاگریتان بۆ قارەمانەتتان بۆ فیداکاریتان بۆ مەردایەتیتان. لە کوتایی داڵێم کرد بژی کوردستان نەمری و سەربەرزی بۆ شەهیدەکانمان و ئێوەش هەر لە خۆشی و لە بەختەوەریدا بن و سەرکەوتن بۆ کوردستان سەرکەوتن بۆ پارتی دیموکراتی کوردستان.